نزیک دەبینەوە لە وەرزی سەرما. هاوڵاتیان هێشتا بە شەنەوتی ساڵانەیان کە تەنها بەرمیلەکە وەرنەگرتووە. خەڵکی شاری هەڵەبجەش دەپرسن وڵاتەکەیان جێرخاکیان نەوت و سامانی سروشتیە کەچی بێبەشن لە بەکارهێنانی بەرمیلێک نەوت. نەوتمان وەرنەگرتووە، ئەمە چەند کاتە لە پارێکە و پارێکە هاوینێ سەر و بەرمیلیان داگینێ پێش نەوتیاندایە نەگی سەگ وانی خەڵۆکیان ئەگەر دوو مانگ نەمەوە پێش بیاندایە باشتر ئیسەش بیدەن هەر باشە مانگی تریش بیدەن هەر باشە بەس لەولا کە تۆ سەر ماوە سۆڵەتەوە بوو نەوت بۆ چیە بە عەمەلی جنای ئەبێ پێش وەخت وەرزی پاییز ئەوەڵی وەرزی پاییز هەموو ماڵێ نەوت و غازی خۆی بەرمیلێ نەوتیان بە خەڵک ناوە هەتاوەکو ئێستا بیان بە خەڵکو ئەمانە هەر لە بەغاوە هاتووە و نە دەرمانیان ناوە نە شتیان ناوە هیچ شتێکیان ناوە نەسەکرچ نەبایعی ئەوانەیە نە دەرمانەیە ئەو پاسەوانی سنوور حکوومەتی عێراقی نێکەوە ئەمانە ئەگەر حکوومەتی عێراق بکەوێ ئەمان هەر لە پێش ئەوواکەون. بەرپرسی دابەشکردنی نەوت لە قایمقامیەتی هەڵەبجە دەڵێت ساڵانە حکوومەتی عێراق نەوتی بۆ ڕەوانە دەکردین و بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکرا. بەڵام ئەم ساڵ بۆی ناڕزایەتەکانی شەقامی پارێزگاکانی عێراقەوە حکوومەتی ناوەندی تا ئێستا بێدەنگە. دەژڵێت بڕیار وایە حکوومەتی هەرێم لە مانگی 11ەوە دەست بە دابەشکردنی نەوتی سپی ماڵان بکات. حکوومەتی عێراق ساڵانە نەوتی هێنار بۆ ئێمە بەڵام ساڵ بە بۆنێ و پشێوی خۆپشاندانەوە کە لە خوارەوەیە تەوزیعاتی نەوت ڕاگیراوە چاوەڕێی حکوومەتی هەرێمین لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی حکوومەت بڕیاریاوە نەوت دابەش بکرێت بەسەر هاوڵاتیانی هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانە و لەم مانگی 11 ئێمەش چاوەڕێین کە پێمان بوترێ و دابەشکردنی نەوت دەست پێ بکات. بەوەی دابەش نەکردنی نەوت لەلایەن حکوومەتەوە نرخی بەرمیلێک نەوت لە بازاڕی ڕەشدا 130 بۆ 140 هزار دینارە. هاوڵاتیانیش دەڵێن ئەوە بارگرانێکی دیکەیە لەسەر ژیانیان و خەڵکان یەگەیە توانای کڕینی نەوتی نییە. لە وڵاتی دەوڵەمەند بە نەوت و سامانی سروشتی هێشتا هاوڵاتیەکانی بەنیگەرانی و نەبوونی یاسوویەکی ڕوون چاوەڕوانی تاکە بەرمیلێک نەوت دەکەن پێیان بدرێت کە 27 ساڵ حکومڕانی کوردی نەیتوانی وە لە کاتی خۆیدا تەنها بەرمیلێک نەوت بەسەر ماڵاندا دابەش بکات. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.